بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز دکتۆر گۆڤان شەفیق کە بەڕێزان ڕێخەری تۆڕی تەموزن بۆ چاودێری هەڵبژاردن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمادان. دکتۆر سڵاو لێبێ بانیت باش، سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانیم ڕێکوستان نووز لەگەڵ ئێمە ئامادەیت. بانیتان باش، هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازم. سپاس. دکتۆر دوێنێ هەڵبژاردننی تایبەت بەڕێوەچوو برارەس بینە هەڵبژاردننی گشتی بڕێوە بچێت. من دەمێت باز لە گرنگی پرۆسی هەڵبژاردن کەم تا چەندێک هەڵبژاردن کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگا و ئەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشخۆی بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردووی جیاوازی چی دەبێت؟ بەڵێ هەروەک بۆ هەموو لایەک ئاشکرایە پرۆسی هەڵبژاردن گرنگێکی زۆری هەیە بۆ پڕۆفیشچوونی پرۆسی سیاسی لە هەموو وڵاتێک و هەرێمێکدا. بەنسبەت هەڵبژاردننی ئەمجارێ هەرێمی کوردستان گرنگێکی تایبەتی هەیە بەنسبەت ئەوەی ئەمجارە بۆ یەکەم جارە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە یاسایەکی نوێ ئەنجام دەدرێت. ئەم یاسایە هەرێمی کوردستانی لە یەک بازنەیەوە کردوتە 4 بازنە، بازنەکانی هەولێر، سلەیمانی، دهۆک، هەڵەبجە. هەروەها ئەم هەڵبژاردنە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق بەڕێوەی دەبا. هەروەها ئەم هەڵبژاردنە تەنها و تەنها بە کارتی بایۆمەتری دەتوانی دەنگدەر دەنگی خۆی بدا. لە هەڵبژاردنەکانی پێشوو دەتواندرا بە کارتی با بڵێن پێیان دەگوت قەسیر الئەمەد لەگەڵ کاتری بایۆمەتری کامیانت لابە دەتوانی دەنگی پێ بدەیت، بەڵام ئەم جارە تەنها و تەنها دەتوانی بە کارتی بایۆمەتری دەنگ بدەیت. لە بیریش نەکەین لیستی تۆماری دەنگدەران نوێ کراوەتەوە، ناوی زیادی تیان نماوە. هەروەها با بڵێن ژماردنی دەنگەکان کە زۆر مهمە ئەم حالەیە بە دوو شێوە دەکرێت، هەم بە شێوەی ئەلکترۆنی، هەروەها پاشان دەبی بە شێوەی دەستیش ئەنجام بدرێت و نابی جیاوازیەکانیان لە بینی ژماردننی دەنگدان بە ئەلکترۆنی و دەستی لە 5% زیاتر بێ. ئەوانە هەموو ئەو حالەتانە وا دەکات کە بەڕاستی هاوڵاتی متمانە بە دەنگەکەی خۆی بکە و بەشداری بکاتن لە پرۆسەی هەڵبژاردن. بڵێ تا ئاستی خوڕوقات ئەم ساڵ بەوەی کە ئەم ڕێکارانە دەگیرێتە بەر بۆ هەڵبژاردن نەتوانین بڵێن ئاستەکە چۆن دەبێت؟ ئایا مەجای ئەوەی تیا هەیە یاخود دەنگدەر دڵنیا بێت لەوەی کە ئەو دەنگەی کە ئەو پرۆسێکی ئەم بەشداری تێدا دەکات بە تەواوەتی پرۆسێکی شەفاف و بە تەواوەتی پرۆسێکی تر دروستە؟ بەڵێ وەکو باسم کرد ئەو ڕێکارانەی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن گراوەتە بەر مەجای دەنگدان لە جیاتی دەنگدەر تقریبن کراوەتە سفر لەبەرەوەی ئەو کارتە بایۆمەتریە کە هەر دەنگدەرێک هەیەی داتایەکانی ئینجە پەنجەمۆڕەکەی هەمووی ئەوە لەگەڵ تەوان هەر دەنگدەرێک دەبی هەویەکی تریشی لەگەڵ خۆی ببە، هەموو ئەوانە پێکەوە یەڵە دەتوانی دەنگدەر بەشداری دەنگدان بکە. بەنسبەت ئەو دەنگدەرانی کە پەنجەمۆریشیان ناخوێنرێتەوە ئەوەش نابی لە 5% تێپەڕکاتن. هەروەها ئەو دەنگدەرە پێشووتریش دەبی داتایەکان و بەیاناتەکانی لە لای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەبویتن. اینجا دەتوانی ئەوەش یعنی بەشدار بکە کە پێی دەڵێن پرۆسەی تەخەڵی. لۆیە بەڕاستی ئەو دەنگەی کە هەبوو جاران کە با بڵێن هاوڵاتی دەیگوت من بچم یان نەچم دەنگم لە جیات دەدرێ یان با بڵێن هەر چۆنێک بێ دەنگەکان براوەتەوە حازرە، بەڕاستی ئەم جارە ناتواندرێ کەس لە جاتی کەس دەنگ بدا. هەروەها بۆچی باسم کرد لە هەموو وێزگەکانی دەنگدان دەنگەکان بە ئەلکترۆنی و بەدەست هەژمار دەکرێت. لە هەموو وێزگەکانی دەنگدان نوێنەری کیانی سیاسی و نوێنەری با بڵێن ڕخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێیە، نەتیجەکان ئەعلان دەکرێت. بۆیە زۆر 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 ئەستەمە بتواندرێ دەستکاری و یاری بە پرۆسی هەڵبژاردن بکرێت. بەڵێ دەنگدان هەمیشە بۆ دووبارە داڕشتنەوە دووبارە دروستکردنەوەی هەیکەلی دەسەڵاتە. ئەم دەنگدانە ئەتوانێت چی بکات؟ ئەتوانێت چ گۆڕانکاریە بکات؟ ئایا بە بەشداریکردنی خەڵک لە پرۆسی دەنگداندا ئەمە ئەتوانێت هەیکەلی دەسەڵات بگۆڕێت؟ ئەتوانێت گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا دروست بکات؟ بەڕاستی پرۆسەی دەنگدان وەکو جەنابیشت باست کرد بۆ ئەوەیە دەستا و دەستکردنی دەسەڵات بە ئاشتی و دیموکراسیانە ڕووبدا. بەڕاستی اینجا دەنگدەر متمانەی بەکەم لایەنەوە متمانەی بەکەم جیهەتی سیاسیوەیە
خۆی ئازادە و مافی خۆیەتی ئەم مافە پەیڕەو بکاتن. بە هەر حاڵێک بێ ئێمە دەبی هەموو لایەکمان بە چنگەی فراوانەوە ئەو پرۆسەیە بەڕێوە ببین نەتیجەکەیشی قوبوڵ بکەین. بۆ دەنگدانی ئەم جارە پێشبینەکان چی دەبن؟ دوێنێ چەند سکاڵایەکی کەم لە بەشێک لە بنگەکاندا تۆمار کراوە، هەڵبەتە سکاڵەکان زیاتر لە سنووری هەولێر و دهۆکن. وەڵامی ئەو سکاڵانە چی دەبێت و پێشبینی دەکرێت بۆ سبەینە کە دەنگدانی گشتیە پرۆستەکە چۆن بەڕێوە بچێت؟ بەڕاستی بەنسبە دەنگدانی تایبەت کە دوێنێ ئەنجام درا پرۆسەکەەوە بەڕێک و پێچی بەڕێوەچوو ڕێکارەکانی و یاسایەکانی کۆمیسیۆن تێدا جێبەجێکرا لەگەڵ هەبوونی پێشێلکاری لە چەند شوێنێکی جیاواز لە تاسەری هەرێمی کوردستان ئەو پێشێلکاریانەش بریتی بوون بە دەرەجەیەک لە بردننی مۆبایل بۆ ناو وێزگەی دەنگدان و هەروەها وێنەگرتنی باڵی وەرەقی دەنگدان کاتی دەنگدان. ئەمە بەڕاستی بۆ هەموو لایەک دەبی ئاشکرا بێ دەنگدان دەبی پرۆسەکەی دەنگدان دەبی نهێنیبی نابی کەس بزانی دەنگت داوە بەشێ ئیلاگەر خۆت ئەوە ینی با بڵێن ڕای بگەینی. بەڵام ئەوە یەک لە پێشێلکاری هەرە گەورەکان بوو کە دوێنێ بەڕاستی بینرا بەنسبەت پێشێلکاری دیکە ئەوە بوو با بڵێن بینینی پرۆپاگەندەی هەڵبژاردن لە نزیک ناوەندەکانی دەنگدان هەندێک شوێن حتا نەناو ناوەندی دەنگدان بوونی با بڵێن وجودی کاندیدەکان لە نزیک شوێنی دەنگدان بەڕاستی ئەوانە خاڵە هەرە سەرچەکان بوون کە دوێنێ لە دەنگدانی تایبەت بینران. بەڕاستی بەنسبەت بەیانی بۆ دەنگدانی گشتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بە هیواین ئێمە بڕاستی ئەو پوینتانە ئەو خاڵانەمان داوە بە کۆمیسیۆن دوێنێ لەگەڵیان کۆبووینەوە ئەمڕۆ دیسان کۆبوونەوەمان لەگەڵیان هەیە دوێنێ دووجار لەگەڵ یۆنامی دانیشتوین باسی ئەو پرۆسانەمان کردیە ئەو پێشەکاریانە هەمووی باسکرایە کۆمیسیۆن بەڵێنیدایە هەمویان چارەسەر بکە و بۆ دەنگدانی گشتی پرۆسەکە بە ئاسانتر و ڕێک و پێکتر بەڕێوە بچێت. پێشبینی دەکرێت ڕێژەی بەشداری خەڵکی لە پرۆسی دەنگداندا بۆ دەنگدانی گشتی چۆن بێت لە دەنگدانی تایبەتدا ڕێژەکە لە سەدا 96 بۆ 97 بۆ 98 بووە، بەڵام بۆ دەنگدانی گشتی پێشبینی دەکرێت ڕێژەکە چەند بێت و پێشبینی دەکرێت بەرزبوونەوە بە خۆی ببینێت بەراورد بە دەنگدانەکانی ڕابردوو. بەڵێ طبعاً بۆ هەموو لایەک ئاشکرایە دەنگدانی تایبەت لەبەرەوەی هێزە ئەمنیەکان دیسپلینی عسکەریان هەیە هەردەم لە هەموو هەڵبژاردنەکان ڕێژەی بەشداریکردنیان هەر زۆر بووە. بۆ دەنگدانی گشتی وەکو باسم کرد ئەو هەموو ڕێکارە و یاسایانی کە لەلایەن کۆمیسیۆنەوە پێڕەوکرایە بەتەسەوڕی ئێمە دەنگدانی گشتیش بەشداریەکی باشی دەبێت. هیوادارین خەڵکی هەرێمی کوردستان ئەم مافی خۆی پێڕەو بکە و بەشدار بێ لەبەرەوەی ئەمە نیشاندەری ئەوەیە کە بەڕاستی خەڵکی خۆمان پەرۆشە بۆ دیموکراسی و بۆ مافەکانی خۆی. وەکو دوا پرسیار ڕێخەری تۆڕی تەمووز کە تایبەتە بە هەڵبژاردنە خۆچەدەری هەڵبژاردنەکان دەکات ئەرکی ئێوە وەکو ڕێکخراوە لەم هەڵبژاردنەدا چی دەبێت؟ بەڵێ ئێمە وەکو چاودێری باڵێن خۆمانی لە بەشداری دەکەین لە پرۆسی دەنگدان ئێمە پرۆسەکە هەموو چاودێری دەکەین وەکو هەر با بڵێن چاودێرەکانی تری کۆمەلگای مەدەنی ریپۆرتی خۆمان دەدەینە لایەنە پەیوەندیدارەکان کۆمیسیۆنە یونامیە یەکێتی ئەوروپایە بەڵام لەگەڵ ئەمەشە ئەم جارە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن زۆر هاریکارە لەگەڵ ئێمە گروپێکمان دروست کردووە لەگەڵوان زۆربەی ئەو شتانی کە پێشێلکارینە یانیش ئەو خڕوقاتانی کە ئێمە چاودێری دەکەین و دەیبینین طبعاً چۆن دڵێ پێشێلکاریە ئێمە یاسا و ڕێنماییمان هەیە هەر پۆینتێک هەر خاڵێک لە دژی ئەو یاسا و ڕێنمایانەبی ئەوە پێگوترێ پێشێلکاری هەر شتێک هەبی لەم حالەتانە ئێمە ڕەسەن پێیان ڕادگەینین بە سوپاسیشەوە کۆمیسیۆنی باڵای هەرێمی عێراق زۆر هاریکارە لە ڕۆژانی بانگەشەی هەڵبژاردن ئێمە چەند خاڵێک و چەند پۆینتێکمان بۆ ناردن دەست بەجێ یان نەفسی ڕۆژ ئەو خاڵانەیان جێبەجێ دەکرد و
لایانی پێشکاریان لێ ئاگادار دەکردەوە لۆیە ئێمە ڕێپۆرتمان هەیە و لەگەڵ کۆمیسیۆن لە اتصالی مباشرین ینی پەیوەندیەکی مباشرمان هەیە لەگەڵیان هەر خاڵێکە بێ هەر پێشکاریکە بی پێیان ڕادەگەینین ئەوانیش بە پێی توانە محاولە دەکەن چارەسەری بکەن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر گۆڤان شەفیق ڕێکخراوی تۆڕی تەمموز بۆ چاودێری هەڵبژاردن سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەمڕۆی کورسار نوێز لەگەڵ ئێمە ئامادە بێت.